بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئاڵلقەی ژمارە 21 لە بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. ئەمەوێ لەم سەرەتایە باس لەوە بکەم کە بەداخەوە ئێمە هەر لە ڕوانگەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیا تووشی قەیران و گرفتی گەورە نەبووین، بەڵکو زۆر جار ئەم قەیران و گرفتانە پەڕیونەوە بۆ هەندێک ڕوانگەی تر کە ڕوانگەی معنەوی یاخود ڕوانگەی ئەوەی کە پێوترێ خوێنەواری یاخود ڕوانگەی سەقافی ڕوانگە زانستیەکان، ینی لەم ڕوانگانەش ئێمە تووشی کێشە بووین. ئەچ لەو کێشانەوەیە کە بەداخەوە ئەم شاشە زیرەکانی کە هاتوونە ناو ژیانی ئێمەوە ڕەنگە وەکو پێویست ئیشی خۆیان نەکرد بێ، یاخود ئەو ئیشەی کە پەیوەستن پیانەوە بە تەنها ئەوان نەکرد بێ سەراپای ژیانی ئێمەی داپۆشیوە بە شێوەیەک ئەم شاشە زیرەکانە چ مۆبایل بە یاخود ئەیپاد و هەروەها ئەوانەی کە لە چوارچێوەی شاشەی زیرەکان بە شێوێک بووە کە زۆر جار گرفتی بۆ ئێمە دروست کردووە لە چوارچێوەی ئەوەی کە پێگوترێ چوارچەوە زانستیەکان یاخود ئەو چوارچێوانی کە بە معریفە ناوە برێن. یەکێک لەو گرفتانە مردنی خوێندنەوەیە یاخود با بڵێن مەرجی خوێندنەوەیە کە زۆرێک بە مەرگ ناویێبن، یاتی بۆ مانای کە ئەم شاشانە بە شێوەیەک خوێنەواری ئێمەیان وا لێ کردووە، خود بەکارهێنەرانیان وا لێ کردووە کە تۆراون لە کتێب، لە کاتێکا کە کتێب لە هەمیشە شوێن پەنجە یاخود شوێنی گرنگی لە کۆمەڵگاکانە هەبووە بۆ مانای کە ئەوەی کە پێگوترێ زانیاری یاخود ئەوەی پێگوترێ پێشکەوتن و داهێنان زۆر پێیوەستە بە دنیای کتێبەوە. بەداخەوە ئێمە دەبێ ئێستاوا بڵین خوێنەر کەم بووەوە، بە جۆرە لە جۆرەکان لە باتی بڵین مەرجی کتێب، ڕەنگە بڵین مەرجی خوێنەر، ینی جۆرێک لە مەرجی خوێنەر هەیە کە ئێستا خوێنەر زۆرتر بە ئەو بابەتە سەرچێڵ و سەدحیانە ڕازیە بێت کە لە چوارچێوەی شاشە زیرەکەکانە هەیە. بۆیە بیستم ئەلێرە بە ئاماژە بەم پێشەی چێ بکەم، ئەویش ئەوەیە کە بەرنامەکەی ئێمە زیاتر لەسەر کتێبە لە ناویشە کتێبەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر. خۆشەویستانم لە ئاڵلقەی ژمارە 21ەوە چینە سەر یەکێک لە کتێبە گرنگەکانی مامۆستا کە ئەم کتێبە وەرجێڕدراوە بۆ زمانی جیاوازی لەوانە زمانی عەرەبی یاخود زمانی فارسی، واتە جگەل لە زمانی کوردی بە زمانی تریش وەرجێڕدراوە، واتە خەڵکی تریش لێ بەهرەمەند بوون. ئەم کتێبەیە ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون دانرێ بە یەکێک لە کتێبە گرنگەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر، یەکێکە لەو کتێبانەی کە تا ئەم لەحزەیە خوێندنەوەی یەکێکە لە شتە زۆر زەڕورەکان بە تایبەتی کە ئەمە پێیوەستە بێتەوە زۆرتر بە لایەنی ڕۆحی ئینسانەوە و لایەنە ڕۆحیەکە بە زەڕورە زانێ و هەمیشە ئەم لایەنە ڕۆحی کە لە چوارچێوەی ئەم کتێبە هەیە غەلەبا کات یاخود با بڵێن دنیای کردەییدا پۆشێ بۆی لە پێناوی ئەوەیە کە دنیای کردەیی ئێمە بە شێوەیەکی ڕۆشن یاخود بە شێوەیەکی دروست بمێنێتەوە. ئەم کتێبە نزیکەی 373 لاپەڕەیەوە، دوایش باسیەکەین تقریبا 5 جار چاپ کراوە کە من چاپی پێنجەمم لە بەردەستایە. مامۆستا زۆر سپاس دەکەین جاریشکە سپاس بۆ ئێوەش کاکە پەیوەند بەخێر بن یاخوا دووبارە. با لە ناوی کتێبەکەەوە دەست پێ بکەین. ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون هەست دەکرێ کە جەنابێت لە چوارچێوەی کاری خۆتاوە لە چوارچێوەی ئەو ڕوویا و تێگەشتنەی کە بۆ خۆت هەتە بۆ ئاین پێچێ ڕێگاکە دۆزی بێتەوە. ئەنجا ئەم ڕێگایە دواتر حەزەکەم خۆت ناوی بنەی ئەم ڕێگای چ ڕێگایەکە، واتە ڕێگایکی کردەیە یاخۆ با بڵێنەوەی سیڕاتە المستەقیمەکەیە کە باسەکرێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە تۆ بە ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون ڕێبوارەکانی خۆت بۆ کوێ بی؟ ڕێبوارەکان ئەگەر خوێنەران بن یاخود ئەوانە بن کە بە شێوەیەکی کردەیی دواتر لەگەڵ جەنابتا ڕێگای جیهاد و بەرەنگاری ئەگەر نەبەر. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. كاكا پەیوەند ئەم کتێبە ناوەکەی کە دیارە ڕێگای ساڵحبوون و بەرەوخواچوون. ئێمە کەلەپورێکی زۆرمان هەیە لە بەرهەمی زانایان لەژێر ناونیشانی تەسەووف و بە عەرەبی، عیرفان بە فارسی، سۆفیگەری بە کوردی و
لزاري القرآن ذات تزكية النفس أو كالبول برهمي زانايان لجر أو ناو نشانانا دا خوي دبينيتوا لفرمايشتي في غمر عليه الصلاة والسلام شيء إحساني بوبكر هاتو زول لزانايان ضلن ما بزل تزكية نفس أو مقامي إحسانه ياخذ برهمي تزكية نفس بريتيلا جيشتن بمقامي إحسان واتشعك خوا برستي جاء من هالصاوم أويك برهمو دسكوتي تزكية نفسه كردوما بناو نشان بو أم كتابة واتسرنجام تصوف عرفان تزكية نفس ئامانجلی ئەوەیە ئینسان ساڵح کاو بەرەو خوای ببە بۆیە من ئەو تێمە ناوە ڕێگای ساڵح بوون و بەرەو خوا چوون مرۆڤ تا ساڵح نەبێ بەرەو خوا ناچێ خوا سوبحانەوە تەعالا لێک مەسافە داوەستاوە بەرامبەر بە هەموو بەندەکانی بەڵام ئەوە بەندەکانی خۆیانی لێوە نزیک دەخەن ياخذ خواني يدور ذكرن قلنا أخوة سبحانه وتعالى وكويك لبندكاني ونزيكا بلام أوانا تتوانن خوان لأخوة ونزيك خن ياخذ خوي لي ودور دخن بس شي إنسان لأخوة نزيك دبيته بصالح بون ديار وشي صالح لازم لازماني عربي جدا طبعا هي في شوانك بريتي لا فاسد صالح يعني شاك فاسد يعني خراب مصلح يعني شاكر كسي كشتك شاكات شاك سازي كا مفسد يعني تيقدر زمن يوزر بعض ذكم لكتبه كان ده ضلهم إصلاح بصالحان ذكره إنسان تأخذ صالح نبي شاك سازي بيناكره حقيقة الأخوة ونزيك كوتنيش كاتك إنسان بويدا سبر دبي كصالح به بو چونکە خوا سبحانه وتعالى وەک پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام إن الله جميل يحب الجمال كريم يحب الكرم خوا جوانە و جوانی خۆش دەوێ بەخشندەیە و بەخشندەیی خۆش دەوێ ئێمە بە صیفەتە باشەکان لە خواوە نزیک دەکەوین بە صیفەتە چاکەکان ئەگەر ئەهلی عیلم بین ئەهلی تەقوا بین خاوني إراديكي بهيز بين وأهل عدل بين صفة باشا كان لخومان دا بيني ندي بو صفة باشانة دتواني شايستي ايوه بين كل اخواني زيك بين هروكو بصفتي خرابي انسان لخوا دور دبي بلقمان شيء إن الله يحب التوابين ويحب المتطهرين خوا اواني زور بولاي خوا دا قرنو خوشي دوين واواني خو باك دا كنوا خوشي دوين زال خو باك كرنوي مادي ومعنوي أنجا إن الله يحب المحسنين إن الله يحب المتقين والله مع المؤمنين والله ولي المؤمنين أنجا إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا إن الله يحب الصابرين أجرم أهل تقوى وصبر وإحسان إن الله يحب المتوكلين باش بخوا باستوان اگر خاوني او صفتان خوا خوشي دبين كخوا خوشي ويستين لخواني زيك دبين البته من ليش دا باسم كردوها كال برو خواشون لخوا نزيك بون ما بس بي لان برهستو مادية كينيها خوا سبحانه وتعالى لها مو حالان دا لسر عرشي خويتي بوشي بو خوا شايسته لدروي دروس كراوة كاني خويتي خوا لدروي مكان وزمانه بوشي وك بو خواش عايزته وك اما العقل اما دا اوجه كي نابته اما هرشتك بتواني وينايب كاين لكات هيك ولا شوينه ياتواني وينايب كاين بلا خوا لدروي كاتو شوينه كواتل اخوان زيبون واتا نزيشي معنويه هر وكل اخوا دوربون كخواي بروغاردا فرمي سحقا يعني بعدا ليردا ديسان ليش مروفا كان قال اخوا دربون خول مرتي خوي درياناك بوشوي دسن يعني لروي معنويه الاخوا دور دبي جاء ام كتابه عنوان شي فرعي شي هر هي تزكيه نفس لبر روشناي قران وسنه دا
ئەوە ئەسڵەکەیەتی دیارە من خۆم پاراستووە لەوە کە وشەی تەسەوف بکەم بە ناونیشان لەبەر ئەو وشەیە کۆمەڵێک مشتومڕی لەسەر یەک دوو وشەی تەسەوف ئەو ناونیشانە کۆمەڵێک ئەفکار و بیرڕای هەڵە لادەرانە و کۆمەڵێک ممارەسەی هەڵە و لادەرانەش هاتۆتە ناو ئەو ناونیشانەوە بەڵام دیار وشەی تەزکیەی نەفس کە کردومە بە عینوانێکی فەرعی بۆ ئەم کتێبە وشەیەکی قورئانیە واتە نەفس پاک و چاککردن خۆ پاک و چاککردن ئەوی دیکەش وەکو گوتم ناونیشانە ئەسڵێکەش بریتێ لە ئامانجی تەزکیەی نەفس کە لە ئەنجامی تەزکیەی نەفسدا مرۆڤ ساڵح دەبێ و لەخوا نزیک دەبێت. بەڵێ مامۆستا بە بچینە سەر یادەوەریش بزانین ئەم کتێبە بۆ خۆی چی یادەوەریی هەڵگرتووەتەوە لە بەرنامەی ڕابردووە وتت کاتێم کتێبەم نووسیوە نەخۆش بوو مەڵە ئەندازەیەک ڕوخسەتیشم خواستووە لە هاوڕێکانم و سوکە خەڵۆتێکم بۆ کردووە بۆ ئەوەی کە ئەم کتێبە بنووسم حەزم کرد ئەو یادەوەریش لێرا باسکەین. بەڵێ ئەوە لە ساڵی 90 بوو واتە ساڵێک پێش ڕوخانی ڕژێم پێش بڵین لە هەرێمی کوردستان پێش ڕاپەڕین ساڵی 91 من پماوە گرانەتام گرت بوو وڵی نازم مەلاریە بوو یا گرانەتا بوو ماڵمان لە خدراوا بوو بەڵام چەند بنکە و بارەگایەکمان هەبوون لە ناوچەی قاسمە ڕەش و زەڵێ و بنکەیەکمان هەبوو لە نۆکان بەرامبەر زەڵێ خوار قاسمە ڕەشەوە من ئەو نەخۆشیم هەبوو هەتا لە یادمە کە نەشمتوانی بە پێیان بچم بە سواری ئێسترێک چوو کە ڕسمی ئەو کاتەشم هەیە بڵێن برایان گرتویانە دیارە بە سواری ئەو ئێسترە جا چووم بۆیە نازانم هەفتەیەک بوو 10 ڕۆژ بوو نیەتی یاعتیکافیشم هێنا چوومە قەڕەکانیم هەر مزگەوت بوون 5 فەرزە نوێژمان تیادەکردن بەو نیەتە ئەگەنە یاعتیکاف مەرجی یاعتیکاف بۆیە کە لە مزگەوت بێ بەڵام بە قەڕەکان ئێمە وەکو گوتم 5 فەرزە نوێژمان تیادەکردن خۆی مەسجید یعنی شوێنی تێدا سەجدەبەردن و نوێژ تێداکردن ئەگەر بە عورفیش مزگەوت نەبێ بەڵام لە بەنسبەت ئێمە مزگەوت بوو چونکە خۆ نوێژەکانمان هەموو لەوێدا دەکرد جا وەکو گوتم هەم بەدەم نەخۆشیشەوە و هەم بەدەم ئەوەشەوە کە نیەتی یاعتیکافم لێ هێنا ئەو بڵێ ئەو بیرۆکەی دانانی ئەو کتێبەم لە گەڵاڵە بوو ئەگەنا پێما پێشتر لەلا منەوە بەڵام کە خۆ ئینسان لە ئەنجامی یاعتیکاف و خەڵوە و بیرکردنەوە و تەئەمولدا هەندێک شتت بۆ دێ کە دیارە ئەهلی عرفان و تەسەوف ئەگەر باش بێ پێدەڵەوە ئیلهامی مەلایکە خراپیش بێ دیارە وەسوەسەی شەیطانەکانە خوا بمان پارێزێ ئیدی ئەو کتێبە لەوێ سەرەتاکەی لەوێ لوسراکە سەرەتاکەی لەما بێت دوو بەشی یەکەم و دووەمە یەکەم جاریش هەر لەوێ لە خدراوە چاپمان کرد هەر بەو ئامرازە سادانەی و کاتە لە بەردەستماندا بە ڕۆنی و ئەوانە بۆکو بێتەوە یادەمە 56 لاپەڕەیەک بوو یەکەم جار لە چاپی یەکەمیدا کە نازان 500 نوسخەمان لێ چاپ کرد 1000 بوو چەند بوو بەڵام هەر خۆمان چاپخانێکی گچکەمان هەبوو پێشێ ناومان لە ناو چاپخانەی گردی ڕەمکان دوایی کە چاپخانەی شەهیدانی گردی ڕەمکان دوایی ناومان لە چاپخانەی شەهیدان کۆمەڵێک لە برایان ئیشیان تێدا دەکرد ئەوەی لە یادم بن کاک حاجی ڕزگار یادی بەخێر مامۆستا کەمال محەممەد بۆسیێنی کا عومەری حەمەتاڵ بە ستەمیان لێ نەکەم کاک شەری وەرزێر کۆمەڵێک برای دیکە کە الحەمدە هەمویان ئێستا لە ژیاندان ئەوانە کاریان تیا دەکرد لەو چاپخانەیەدا هەم کە لە قەڵاتوکان بووین هەندێک لەوێش هەندێک کتێبی منیان چاپکردن و هەم کە هاتینە خدراوەش کە هیچ لە کتێبەکان کە لە خدراوە چاپ بوو ئەم کتێبەی ڕێگای ساڵح بن بەڕۆخواچوم لە چاپی یەکەمیدا کتێبێکمان هەر لەوێت چاپ بوو کوردستان بۆ وێران بوو چۆن ئاودان دەبێتەوە کتێبێکی دی کە ڕێبازی پێغەمبەر کامەیە صلی الله علیه وسلم و چەند کتێبێکی کەش هەر لەوێت چاپ بوون ئەو 2-3 ساڵە کەمە لە خدراوە ئەو بووین جا یادەوەریەکەوەی کە وەکو گوتم من ئەو کتێبم سەرەتایەکەی کاتێک نووسی کە لە حاڵەتی خەڵوی ئەعتیکافدا بووم ئەوەن هەر عادەتی خۆشم وا بووە ئێستاش لەگەڵدا بێ هەروە کە بین کە دەرفەتم دەستکەوت دەچمە حاڵەتێکی تەنیایی و
اعتیکاف و ئەوە کە هەمە عیبادەتێکە و هەم بەڕاستیش من پێم وایە هەموو مرۆڤێک پێویستی بەوە هەیە بە بەڵگەی ئەوە کە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم کە گەورەترین ئینسان و باشترین بەندەی خوا و سەروەری پێغەمبەران بووە هەموو ساڵێک لە دەشەوی مانگی ڕەمەزان دەشەوی کۆتای مانگی ڕەمەزان چۆتە اعتیکافەوە و ئەو ساڵە کە تێدا وەفات دەکا 20 شەوی کۆتایی دەچێتە اعتیکافەوە و دیارە لە صحیح بوخاری داهاتوو دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ دەجێڕێتەوە عەبدوڵای کوڕی عەباسیش خوا لێ ڕازی بێ خوا لە خۆی بابی ڕازی دەجێڕێتەوە دەڵێ لەو دەشەوەدا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەچوو اعتیکافەوە جیبریل يراجعه القرآن یا يدارسه القرآن قرآن لەگەڵ مراجعە دەکردەوە جا منیش وەکو گوتم هەر عادەتی خۆ جا چ لە ڕەمەزاندا بۆم کرابێ لە غەیری ڕەمەزاندا ئەو حاڵەتەم بووە پێم وایە کە مرۆڤ پێویستی بەوە هەیە جار جار ئەوە خۆی خوا بێ بیر بکاتەوە چۆنی هێناوە ژیانەکە چی کردووە چۆنی کردووە چی بکە ئەگەر ئینسان جار جار ئەوەی نەبێ لە گەرمە و سەرقاڵی دنیا و هەڵس و کەوتەکاندا ئەگەر کاری ئیسلامیش بێ پێم وایە زۆر جاریسان ژەنگ و ژارێکی زۆری لێ دەنیشێ وەکو من زۆر جار لە کۆبنەوەکانی خۆماندا کاتی خۆی لە سەردەمی بزوتنەوە جاری وە بانگ دەدرا بانگی عەسر دەدرا ئێمە هیچ خەبەرمان لەبەر نەبوو وەرخەن هیچ کۆبنەوە بووین ئەمنی بە سۆحبەت دەمگوت مامۆستایان برایان خراپمان لێ قەومەوە دایانگوت چۆن دەمگوت لەبەر ئیسلام ئاگامان لە خوای نەماوە ئەم کارە ئیسلامی بۆیە کە چاک خوا بپەرستین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لێ کراوە ئەی الأعمال أفضل قال الصلاة على وقتها ئێستا ئێمە بانگی دا و چ خەبەرمان لەبەر نییە کاکە با بچین نوێژەکانمان بکەین لەبەر ئیسلام ئاگامان لە خوای نەماوە جا مەبەستم من پێم وایە ئەو حاڵەتی چوونە اعتیکاف و خەڵوە و خۆ یەکلاکردنەوە ئەڵبەتەوە دەگونجێت لە کاتی شەو نوێژیشدا ئەو شتانە هەر دەگونجێ بەڵام وەکووە نییە تۆ چەند سەعات یا چەند ڕۆژێک بەردەوام کە پێم وایە ئینسان زۆر شتی بۆ دێوە زۆر نهێنیت بۆ دەرکەوێ بە تایبەت کە دیارە خۆی اعتیکاف هەتووە نییە دابنیشی هەر هیچ نەکەی بیر دەکەیەوە قورئان دەخوێنی زیکر دەکەی دەپاڕێەوە پێم وایە زۆر شتت بۆ دێ و دەگونجێ زۆر شتی خۆت ڕاستکەیەوە و زۆر وەکو تەمومژ و غەور و غەشکە لە دڵ و دەروونت دەنیشێ خشت و خاڵ و ئەوانە پاکی کەیەوە مامەسا ئەگەر چی لە کتێبەکانی تۆ لە پوختەیەک دەربارەی ئیسلامەوە بیگریت تا تەواوی کتێبەکانی تر لە هەنی ڕۆحی هەمیشە تا نازاڵە بەڵام لە کتێبی ڕێگای ساڵحبوون و وەرەخواچوونە زیاتر ئەڵێ سەرپۆشێکی تەنک بەسەر تەواوی بابەتەکانە هەمووی داپۆشانی دایپۆشیوە بەو شێوەی کە لایەنە ڕۆحیەکەت زۆر بارز و زۆر دیارە دەکرێت هەر کتێبی بڵند کتێبێکی زۆر ڕۆحیە هەر کتێبەکە بۆ خۆی هەر وایە بابەتەکەی وایە قسەکە لەسەر ئەوەیە ویستم پرسیار لە دووشت بکەم یەکی چەند جەنابەت لە سەرەتایم کتێبەیە چوویتە خەڵوەتەوە دووەمیش نەخۆش بووی ئەم دوو سیفەتە ئینسان هەست دەکا یەکی چند کە زۆرتر لە خوا نزیکە بێتەوە ئەوەی تریشان هەر سروشتی ئینسان وایە وازانێت کە نەخۆشە بێت لە مردن زیاتر نزیکە تا چەند ئەم دوو سیفەتەش ینی کاریگەریان زۆر لەسەر ناوەڕۆکی کتێبەکەدا وڵی خۆ ئینسان دەبێت هەمیشە چاوەڕێ مردن بکە بەڵام کاتی من پێم وانە بوو دەمرم جارێ سۆحبەت دەکەم بەڵام ئینسان دەبێت هەمیشە چاوەڕێ مردن بکە نەوەڵە خۆ من گرانەتا و ئەوم بوو بەس لەوێ لە یادمە وەکو دێتەوە یادم هەرو کاتە بەدەم نووسینی کتێبەکە وەردەوە دە نەخۆشیەکەم لاچوو الحەمدوللا دوای بە نەخۆشی چووم و دەستم پێکرد و بە ساغی چوومە بۆ ماڵ و ئەو شوێنی کە ماڵمانی لێبوو بەڵام بێگومان مرۆڤ کارتێکراو دەی بۆ شتانی کە بەسەری دێن هیچ گومانی تێدا نیە تۆ کە دەچێ اعتیکافەوە کە بە ڕۆژوو دەبی جیالەوەی کە بە ڕۆژوونی کە هەڵدەستی شەو دوور شەو نوێژ دەکەی جیالەوەی کە نایکەی لە کاتی کە نوێژەکەت دەکەی و کوجاری کەش باسمان کرد جیای لە حاڵەتی غەیری نوێژ ڕۆژێک یەکێ لە هاوڵان دەچێتە خزمەت دەچێتە لای ئەوبەکر سەدیق خوا لیان ڕازی بێ ناوی حەنظەلە دەبێت دەڵێ نافەقە حەنظەلە نیفاقی کردووە بۆ دەڵێکەوە کاتێک کە لە خزمەت پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام ئاياتمان بۆ دەخوێنێتەوە فەرمایشتمان بۆ دەفەرمێ وەکو مەلائیکە ببینین و خوای پەروەردگار و بەهەشت و دۆزەخ ببینین کە دەچینەوە ناو ماڵ و منداڵ و خەریکی ئیش و کار دەبین و لەگەڵ ماڵ و منداڵ تێکەڵ دەبین زۆرمان لەبیر دەچێت ئەوە حاڵەتی نیفاقە
حاڵەتی لای پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام جایە لە حاڵەتی ماڵێمان ئەوەش جۆرێکە لە ئیزدیواجێت نابێ ئەوە نیفاقە دەچێ بۆ لای ئەبوبەکر خوا لێ ڕازی بێ، من وەزعەکەم وایە ئەبوبەکر خوا لێ ڕازی بێت وەڵڵاه ئەگەر ئەوە نیفاق بێ هەمووان هەروایە نەمەش هەروە وەرە با بچین بۆ لای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەچن بۆ خزمەتی دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم گوێ لە حەنزەڵە وەرگرە حەنزەڵە شتەکەی بۆ کە بۆ ئەکری باس کردەوە بۆیشی باس دەکات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لو تدومون على ما أنتم عليه لصافحتكم الملائكة في الطرق وعلى فروشكم أقل لسر حالتك للاي من لسريني بردوان بن نيبسين نوا وفريشتا كان لسر جيجاي خوتان ولسر للريوبان توقتان قال هذا كان ولكن ساعة وساعة ساعة وساعة سيجارا دي فرمي بلا ما يحنظلة ساعاتك بۆلایەنی ڕوحی و ئیمانی کە لە خوا نزیکی سەعاتێکی بۆ ژیانی دنیا و کار و کەسابەت یا سەعاتێک بۆ حەقی خوا و سەعاتێک بۆ حەقی خەڵک ماڵمداڵ و میوان و ئەوەش حەقی لەسەرتە مەبەستمەوەی لە بەتەکید ئەو ژینگەیە کە ئینسان تێدایە تو کە لە مزگەوتی هەست بە ڕوحانیت و شەفافێتی زیاتر دەکەی مانگی ڕەمەزان کە دێ ئینسان هەست بە شەفافێت و دڵڕوونیەکی زیاتر دەکات گومانی تێدانی ئەوەی دەچێت بۆ عومرە دەچێت بۆ حەج لەوەیە کە کەعبە دەبینێ و مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و گۆڕی شەهیدان و گۆڕی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شوێنانە دەبینێ حاڵەتێکی دیکەی بۆ دروست دەبێت لەوەی کە لە شوێنێکی دیکە جا بەتەکید ژینگە و شوێنەوار و کات و حاڵەت کاریگەری لەسەر مرۆڤ دادەنێ بەڵام وەکو گوتم ئەوە نەبووە کە من لە حاڵەتی نەخۆشەکەم لە کتێبەکەدا ڕەنگدات و حاڵەتی نەخۆشەکە ڕەنگە و بڵێ جۆرێک لە دڵنەرمی زیاتری بۆ ڕەخسان دەبم دڵنەرمی زیاتر کە ئینسان کاتێک کە تۆ دەگیرەی سژن دەبی یا لە نەخۆش دەکەوی یاخود تووشی دەربەدەری دەبی تووشی ئازارێک تووشی ناڕەحەتیەک دەی زیاتر ئینسان بێتوانایی خۆی و زیاتر ئاتاجی و محتاجی خۆی لە بەرامبەر خوادا بۆ دەردەکەوێت ئەوە زیاتر پاڵی پێوە دەنێ زۆر کەس بیستومە یعنی بینی و من قسەم لەگەڵدا کردوون کە لە سژندا گەڕاوەتەوە بۆ لای خوا هەبووە کە کەسێکی دوور لە خوا بۆ بەڵام لە سژندا دەگەڕێتەوە بۆ لای خوا هەیە بە نەخۆشی دەگەڕێتەوە هەیە لە لێرە ئینسانێکی باش نییە دەچێت بۆ ئەو وڵاتانی هەندەران و لە تاراوگە لەوێ زیاتر قەدری ئیمان و ئیسلام دەزان دەگەڕێتەوە بە لای خوا جا ئەو حاڵەتانەش بەتەکید کاریگەری هەیە و وەکو گوتم هەر چۆن بێ تەفەڕوغ بۆ خواپەرستی کە پێی دەگوتری اعتیکاف ئەگەر ئینسان بەشی بە مەرجە شەرعیەکانەوە بیکە و بە دڵێکی ساغ و صافەوە بیکە بۆت بێ کە زیاتر لە خوا نزیک بی بۆ ئەوە نەبێت کەشف و کەرامەتت بۆ دروست بێ بەڵکو بۆ ئەوە کە بەس لە خوا نزیک بی خوا ئەتۆی لەلا بتکاتە بەندەیەکی پەسند و چاکی خۆی بە تەکید ئەوە کاریگەری لەسەر مرۆڤ دادەنێ بەڵێ مامۆستا کتێبەکە گەر سێری بکەیت لە چاپی یەکەمەوە بۆ چاپی کۆتایی تقریبا تەمەنی کاتە 28 ساڵانە بە 28 ساڵ لە ماوەی ئەم 28 ساڵەیە 5 جار چاپ کراوە لەنەوەتەوە بۆ 2010 کاتە 5 جار چاپ کراوە ئەم 5 جارە 4 پێشەکیشی هەیە کە دوایی ئیشەڵا دێنە سەر پامی پێشەکیەکانیش جەنابیشت ڕوونکردنەوەتە بێ بەڵام قسەکە لەسەر شتێکی گرنگە لێرەیە ینی جیاوازێکی گەورە لە ماوەی ئەو 28 ساڵەیە تقریبا یا بەڵێن دواتریش ڕووەدا ئەویش بریتێ لەوەی کە تۆ کاتێک کتێبەکان نووسی وەکو باست کرد حاڵەتێکی نەخۆشیە لە شوێنێک واتە قاچاخی و لە ژیانێکی زۆر سەرەتایی ڕەنگە لە خانوێکی قوڕ و وارە لەو چێوانە لە خانوێکە لە قۆخەڵەیەکان نووسی لە نۆکان سێقات بوو باشە لە لادەیەکان نووسیتە باشە بەڵام چاپی کۆتایی واتە پێشەکی چاپی کۆتایی چاپی پێنجەم تۆ لە بەغدای بەڵێ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی واتە ئەندامی پەرلەمانی ئەو حکوومەتێکی لێ قاچاق بووی ینی کە تۆ سەیری ئەو ژیانە ساداکەی کە ژیانێکی قاچاق و سەرەتایی بەڵام دوجار لە چاپی کۆتایە لە تەمەنی ئەم کتێبەیە ژیانی تۆ زۆرە گۆڕێمە وەستا ئەم گۆڕانکاریە چی لە لای تۆ دروستەکە بێ شتێک پامێکی هەر پێ بوو بێ بەڵێ وڵی کاکە پەیوەند خۆی ئێمە بەتەکیت هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسیەوە دەگۆڕێین بەڵام گرنگەوە کە لە ناخماندا مەگەر بەرەو چاکە بگۆڕین ئەگەر نا بەرەو خراپە نەگۆڕین ڕاستە ئەو کاتێک کە سەرەتای ئەو کتێبم تێدا نووسیوە 28 ساڵ لەمەوە پێش
لەگەڵ ئێستاوە لەگەڵ ئەو کاتی بڵین 2012 کە ئەم کتێبم ئامادە دەکردو بۆ چاپی پێنجەم فعلا جیاوازێکی زۆری بووە لە ڕووی ژینگە و شوێن و ئەوکە لەوێ قاچاغ و دوایش لەوێ لە ئەندامی ئەنجومەی نوێنەران ئەو بەغدایی کە لەوێ لە خدراوا لێ قاچاغ بووین لە نۆکان دوایی ئەو ڕژێمە ڕووخاو ئەو بەغدای حکمێکی دیکە وەزعیچکەی تێدا هاتە ئاراوە فعلا جیاوازێکی زۆر گەورە هەیە بەڵام من دیارە وەکو چاکە و نیعمەتی خوا باسی دەکەم نەمهێشتووە ژینگە و دەور و بەر و واقعەکەم سوودم لێ بینیوە بە تاکید وەکو گوتم دەبێتە هاندەرت زیاتر بەرچاوت ڕوون دەکاتوانە بەڵام ئەگەر تەماشا بکەی ئەوەی کە 28 ساڵەوە پێش نووسیمە لەگەڵ ئەوەی دوایە لە جەوهەر و نێوەڕۆکدا جیاوازیی وای نیە بۆ چونکە خۆی بابەتەکە کە باسی ڕوح و لایەنی ئیمانی و ڕوحی و لە خوا نزیک بوون و دەکات ئەو بابەتە هەروە خۆیەتی من لەو کتێبی ئیسلام و دەوڵەتداریدا و لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خەڵەها بە جیاوازەکانیاندا لە کۆمەڵە کتێبی خۆمدا باسم کردووە کە ئیسلام یاساکانی دوو بەشن بەشێکیان کە پەیوەستن بە جەوهەر و ناخی مرۆڤەوە و بە ناخی ژیانەوە ئەوانە پیان دەگوترن نەگۆڕەکان سەوابیت بۆیە شەریعەتیش یاسای نەگۆڕی بۆ داناون بەڵام بەشی دووەمیان کە پەیوەستن بە لایەنی جەستەیی و ڕواڵەتی و لایەنی مادی ژیانەوە کە ئەوانە گۆڕانیان بەسەردادە ئیسلام یاسای فەزفاز و فشوفۆڵ و یاسای وای بۆ داناون کە زیاتر لە شێوەیەک هەڵبگرن جا ئەم بواری تەزکیەی نەفس و لایەنی ڕوحی و ئیمانی گۆڕانی بەسەردان چکە پەیوەندی بە ڕوحی مرۆڤەوە هەیە بۆی تۆ تەماشا دەکەی گەورە پیاوانی وەکو حارثی محاسیبی وەکو ئەبوو حامیدی غەزالی و ئەوانی دیکە مەسەن پێش ئەوان شێخ معروفی کەرخی شێخ ژونەیدی بەغدادی ئەبوو سولەیمانی دارانی ئیبراهیمی کوڕی ئەدهەم دواتر واوەتر وەرە پیاوانی وەکو عەبدولقادری گەیلانی ئیبن تەیمیە ئیبن قەیمی جەوزی دواتر مەسەلەن پیاوانی وەکو سەید ئەحمەدی سەرهەندی ئیمامی ڕەبانی دواتر ئەوانی گەورە پیاوانی دەکەی تەسەوف لە هەموو ڕێبازەکانی تەسەوفدا تەماشا دەکەی قسەکانیان وەکو یەکە بۆ چکە لەبارەی یەکشتەوە قسە دەکەن و لە یەک سەرچاوەشەوە هەڵنێژن کە وەحی خوای پەروەردگارە و دەربارەی ڕوح و ناخی ئینسان قسە دەکەن بەڵام وەرە سەر کتێبەکانی سیاسەتی شەرعی زۆر جیاوازن ئێستا لەکوێ ئەو کاتە کە ئەلماوەردی و ئەبووی عەلای حەنبەلی کتێبی ئەحکام سوڵتانیان تێدا نووسیوە ئێستا ئەو کاتە لەکوێ ئێستا لەکوێ ئەوە لەکوێ کە کاتی خۆی زانایان هیچی ئەحناف شەوافیع چ حەنابیلە چ مالیکیەکان و چ زاهیریەکان چ جەعفەریەکان باسی یاساکانی بازرگانی و مامەڵەیان کردووە و بازرگانی مامەڵەی ئێستا لەکوێ زۆر جیایە ئێستا هێندێشت پەیدا بەوان بە خەونیش نەیان بینیوە بۆیە تەماشا دەکەی دەبێ یاسا شەرعیەکان و دەبێ حکم فتوا شەرعیەکان لەو ڕوانەوە کە ژیان دەگۆڕێ جا چ بواری ئابووری و بازرگانی مامەڵە چ حکم و سیاست چ جەنگ و ئاشتی دەبێت زوو بگۆڕێن و دەستکاری بکرێن تێبی تەسەوف و تەزکیەی نەفس هیچ زانا پێشوەکان قسەکانیان ئێستاش بە کەڵکی ئێستاش دێ بەبێ هیچ دەستکاریەک بەڵام ئایا بەرهەم و فتوای زانایان کە لە بواری حکم و سیاست و ئابووری و هەڵسو کەوتە بازرگانیەکاندا گوتویان بە کەڵکی ئێستا دێ نە بۆ چونکە لەورانە و ژیان و مرۆڤ زۆر گۆڕاوە مامۆستا تۆ ڕەنگە لەگەڵم پرسیارەشە زۆر تەبا نەبی ئەویش ئەوەیە کە کتێبی ڕێگای ساڵح بوون بەرەو خواچوونە خوێنیتەوە هەست بە گۆڕانێکەکەی لە نووسینی تۆیە ینی ئەو گۆڕانە من باسیشم کردوتم نازام ناوی بنێم چی بەڵام تەسەورەکەی هەندێک لە بیرمەندان ئەڵێن خوێنەر زۆر جارەبێ بە سنتەری نووسین واتە ئەو تێگەشتەی کە خوێنە دروستێکە لە چوارچەوەی کتێب خوێندنەوەکە یاخود لە چوارچەوەی ئەو تێکستێکی خوێنێتەوە زۆر جار ئەوەش گرنگە بۆ خودی نووسەرەکە چونکە ئەو تێگەشتنە ئەویش دوجار
زۆر پێیوەستە بێتەوە بە ناوڕۆژ کتێبەکە کە کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەخواچوونە ئەخوێنیتەوە هەست دەکرێت کە مامۆستا عەلی باپیر گۆڕانێک لە نووسینیا هەیە ینی هەست بە کامەڵی زۆرتر دەکرێت هەست دەکەی کە لە کتێبەکانی ترا ئەگەر مەسەلەن بۆ نمونە پەرەگرافی تریش هاتبنە ناو کتێبەکەەوە یاخود بابەتی تریش هاتبنە ناو کتێبەکەەوە ئەم کتێبە زۆر جوانانی تۆ گەر لە کتێبەکانی ترا لە ترێش شربەتە دروست کرد بێ هەستەکرد لە مای قەترە دروستەکە یعنی ئەوەنە گوشیوتە و ئەوەنە یەکلایی بوویتەوە بۆ بابەتەکەەوە ئەوەنەش چڕت کردوەوە ئەم بابەتە وەکوەوە ئەم 28 ساڵە ئەم کتێبە بەردەوام لەگەڵ تویا بوو بێ بەردەوام بە سیفەتی ئەوەش کە 5 جار چاپ کراوە جەنابەت 4 جاریش پێشەچیت بووە نووسیوە هەست دەکرێت کە بەردەوام لەگەڵ تا بۆ بەردەوام لە کامەڵبوون و لە ژیانێکی تەبیعیە ئەم کتێبە لەگەڵت نازانم ئەمە ئایا ئەم بۆ چوونەی من بۆ چوونێکی دروستە بۆ چوونێکی دروستە زین چۆنە کاکە پێوە ئەم کتێبە بابەتەکەی بۆ خۆی بابەتێکی کردەیە تۆ تەماشا دەکەی باسی شتێکی دیکە دەکەی لایەنی فیکری لایەنی ئیمان و عەقیدەیی یا ئەوە زیاتر شتێکی تیۆری و نەزەریە بەڵام ئەم بابەتی تەزکیەی نەفس و ساڵح بوون و بەرەوخواچوون و خۆ لە خواوە نزیک خستن و ئەوە بۆ خۆی شتێکی کردەی و عەمەلیە و دیارە لای خۆی پەروەردگاریش ئاسانە کە ئینسان زیاتر پێ بگەێنێ تێبگەێنێ زیاتر کامڵ بێ و مرۆڤ بەرد نییە مرۆڤ دەبێت گەشە بکە بەرەو پێش بچێ و من کاتێکیش کە سەرەتای ئەم کتێبەم دەست پێ کرد دیارە لەبەرەوە کە یەکەم جار بوو کە لەو بارەوە بنووسم بەڵام پێشتر هەم وەکو خوێندنەوەی تیۆری و نەزەری هەم وەکو ئەزمموی کردەیی لایانی ڕۆحی وەکو لە دوای لێ بەشێکی لە باسم کردووە ئەزمموی کردەی خۆم لە بواری تەزکیەی نەفسدا ئەوە هەمووی لە عەقڵ و دڵمدا کۆبوو بۆەوە پەزمەندە بوو بۆیە کە خستمە سەر کاغەز فعلەن وەکو چۆن شیلەی هەنگ مەسەلەن شیلەی گوڵان دەمژێ هەنجوین لێ دروستەکە ئاوا بوو یعنی ئەوە وەک بڵێ شیلە و پوختەی هەموو ئەوە بوو کە لە عەقڵ و دڵمدا لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەموو ئەو قۆناغانەی کە لەوێدا باسم کردو کە لە پەیمانگای ئیسلامی خوێند بووم لە سلێمانی 5 ساڵ لەوێ دواتر تووشی ئاوارەوی دەربەدەری بووم قاچاق بوون لە ڕژێم و شوێرەوەری و ناڕەحەتی دوایی ژیانی پێشمەرگایەتی لە قەڵاتوکان و کە لە خدراوەش دەرە هەر بەردەوام بوو ئەوە هەمووی دوای ئەو هەموو مناقەشە و توێژ و پاشان ئەو کە وەکو باسم کرد پێشتریش من حاڵەتی اعتیکاف و لە قەڵاتوکانیش هەروە بووم لە خدراوێش هەروە بووم لە شوێنەکانی کەش هەر شوێن ماڵم لێ بوو بەبرایان دەزانن کە جازار بخۆم دەچوم پەنایەکەوە ئەگەر شوێنی چیم دەست نەکەوت بە تێدا بچمی اعتیکافەوە دەنگ و برایان وڵاهی ئەگەر مۆڵەتم دەن چەند سەعاتێک دەچوومە پەرگەیەک دەچوومە پەناگەیەک دانگو چ دەکەم مامەزە وڵات تۆزە بخۆم بیر دەکەم و دوورکان نوێژ دەکەم و هەر بین و ئام دەکەم مەرجی هەر بۆ نووسی جا ئەوە هەمووی کۆ بۆ تۆ دوایی کە ڕژێنراوەتە سەر چەند پەڕێک کاغەز و بۆتە هەوێن و دەستپێکی ئەم کتێبە قسەکەت جوانە لەبەرەوە کە بەرهەمی حاڵەتێکی کردەیی بووە ئەوە وەک بڵێ تعبیری کردو لەو حاڵەتە ڕوحی و نەفسی کە و کاتە من تێداژیاوم و دواییش فعلا تعبیرەکەش جوانە من نەکرد ئەم کتێبم ئێستا بۆیەنە من کتێبێکی کەم هەیە چەند مەسەلەیەکی باوی سەردەم لە بینی پێش و چاپی شەشەمی کرایەوە 6 جار دیارە هەر لە تۆتەڵۆ بێژینگی دەدەمەوە و من لەگەڵ ئەوەی کە خوێنەرانیش بۆم دەنێرن یا پێیان دەگەم یا بۆم دەنێرن سوودی لێ دەبینم ئەوە دەکا کە زیاتر پێدا بچمەوە هێندێک لە کتێبەکانی من کە ئەگەر هێندێکیان بە 3900 چاپ کراون چاپی ویان هەبووە کە من کتێب دەبین بە 500 چاپ دەکرێت یعنی ئەو کتێبەگە بە 3900 چاپ نەکرا بوو 6 جار چاپ کرابایەوە لەگەڵ ئەوەشداکی ئیوان هەیە کە بە 3900 چاپ کراوە وێنە چەند مەسەلەیەکی باوی سەردەم کاتێک نووسنگی تەفسیر بە 3900 چاپی کردو کەچی ئێستا چاپی شەشەمی کراوەتەوە مەبەستمەوە ئەوەش بۆ خۆی نەکرد ئەم کتێبەکانی کەشم بەردەوام من لەگەڵیاندام زیاتر پوختیان دەکەمەوە دیارە خۆ ئیشی بەشەریش هەروایە لێرەدا یەکێک لە ڕووەکانی ئیعجاز کە لە قورئاندایە لێرەدا خوا یەک جار قورئانی ناردوێتەوە خوار ئیدی پێویستی بە هیچ شتێک نەکردو بیخاتە گەڵ لەبەرەوەی کە 100 ساڵ تێپەڕی باچایەکی پێدا بگێڕنەوە ئەوە 1000 ساڵ تێپەڕی ئەم قورئانە تەماشا دەکەی نفت و نوێ هەمیشە یعنی ئەوەندە نوێ نەک هەر نوێیە
ئێستاش لەگەڵدا بێ زۆرشی تێدا هەر کەشە نەکراوە بەڵام قسەی بەشەر ئاوایدی ئەدەبێ هەر جار چی پێ دەڵێن ئابدەیتی بکەوە و چای پێدا بگێڕی و مشت و ماڵی بکەوە گەرنا بەڵام تەمان وەکو باسم کرد ئەویش لایەنەوە بۆ لایەن فەرق دەکات ئێستا ئەم لایەنی ئیمانی و ڕوحیە نەک کتێبەکەی من چۆ کتێبەکەی بۆ حامیدی غەزالی ئیحیا علومی دین تەماشا کرد چۆ مەدارج سالیکینی ئیبن القەیم تەماشا بکات چۆ ڕیسالەی قوشەیری تەماشا بکات چۆ مەکتوباتی ئیمامی ڕەبانی تەماشا بکات دیقەت دەدەی پێویستی بە چاو پێدا جێڕانەوە نییە بۆ چونکە قسەی کردووە لە لایەنێک لە مرۆڤ کەم ئەو لایەنە بە خۆی ناگۆڕێ ثابتە نەگۆڕە زۆر باشە مامۆستا بە فرسەت ێزانم پرسیارە بکەم جەنابەت وتت ئەمە کتێبێکە لە بواری کردەیان نووسراوە واتە نووسەرەکەی باوا بڵێن و هەروەها ئەو واقعی کە هەبووە واقعیکی کردەی بووە بەڵام پرسیار لە کەسێکی شارەزاکە دەڵێن تەسەوف یاخۆ با بڵێنەوەی کە جەنابن وتت تەسکەی نەفس چییە ئەو وەڵامێکی نەبوو وتی ئەمە ڕەنگە وەڵام نەدرێتەوە بە شێوەیەکی نەزاری واتە ئەم پرسیارە بۆ خۆی تەسکەی نەفس یاخۆ با بڵێن و حاڵەتی تەسەوف بۆ خۆی حاڵە ئەبێ بچیتە ناوی ناکرێ مەسەلەن بۆ نمونە بە شەفەوی من قسەت بۆ بکەم بڵام ئەمە حاڵەتەکەیە قسەمان لەسەرەوەی حاڵەتی ڕۆحی ئینسان دەتوانێت کە کتێبە خوێنێتەوە بێ بە حاڵەتێکی ڕۆحی یاخود حاڵەتی ڕۆحی ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەی و ئامادەیەکی باشت هەبێ وەکو جەنابەت وتت من ڕوخسەتم لە هاوڕەکان بخواستووە ینی کاتێکم بۆ گرتوتەوە بۆی ئەو حاڵەتە ڕۆحیە ینی بێ بە حاڵێک کە ئینسان تووشی گەشانەوەیەکی فکری ڕۆحی بکە قسەکە لەسەرەوەی مامۆستا بە شێوەی نەزەری ئەمە کتێبە خوێنینەوە و حاڵەتی ڕۆحی نایە بەسەرمانە ئەی حاڵەتی ڕۆحی پێویستی بە چییە؟ کاکە پەیوەند جاخۆ هەر بۆ تەسکی نەفس وانە ئایا کەسە دیوە بە خوێندنەوەی کتێبی طبی ببێتە طبیب بە خوێندنەوەی کتێبی هەندەسی بێتە مهندس بە خوێندنەوەی کتێبی کشت و کاڵ ببێتە جوتیارێکی باش نا جا ئەهلی تەسەوف بۆ خۆیان قسەیەکی جوانیان هەیە دەڵێ من ذاق عرف هەر کەسێک چێشتی تێدەگات بەڵام من لەگەڵ ئەوەش دانیم کە بگوترێ ناگونجێ پێناسەی تەسەوف و تەسکیی نەفس و حاڵەتە ڕۆحیە بکرێت بە بەڵگەی ئەوە تامە کتێبم لەسەرداناوە کتێبێکی کەشم هەر هەیە تەمان لەوبارەوە کە حتمەن جەنابەت بیستوتە گیانی ژیان حیات و ڕوح وەکو کتێبێکی کەم هەیە بە ناوی گەڕانەوە بۆ لای خوا ئەویش هەر دەچێتە ئەو چوارچێوەیەوە کاک پەیوەند وەکو تێدا پەیدابوون بەکردەوە نەبێ پەیدا نابێ فعلەن بەوە کە یاخۆ ئەگەر هەر کەسێک کتێبێکی خوێندبایەوە و نێوەڕۆکی کتێبەکەی تێدا بەرجەستە بووبایە دنیا زۆر دەگۆڕە ینی چەند خەڵک قورئان دەخوێنێ چەند کەس قورئانی لەبەرە بەڵام ئایا هەرچی قورئانی لەبەر کرد هەرچی قورئانی خوێندەوە قورئان تێدا بەرجەستە دەبێت نەخێر ئەوە پرۆسەیەکی زەحمەت و درێژخایەنە بەڵام ئەوەش ڕاست نییە کە من نەتوانین باسی تەسکیەی نەفسکەینەوە تا بە بەڵگەوە کە منەوە باسم کردو و هەموو زانانی دیکە باسییان کردووە ئەبوو حامیدی غەزالی وەکو چۆن ئیحیا علومی دینی هەیە بە عەرەبی بە فارسی کیمیای سەعادەتی هەیە و زانانی دیکە مەدارج سالیکین کە شەرحی مەنازیل و سائیرینی شێخی هەڕەویە کە ئیبن القەیم نووسیوێتی ئیبن تەیمیە دوو بەرجی مەجموع فتاواکەی بەرجی نۆدەن دەربارەی تەسەوف و ئەخلاق کەواتە دەگونجێ باسی بکەی بەڵام بۆ ئەوە کە لە تۆدا بەرجەستە ببێ پێویستی بە حاڵەتی کردەیی دەکا بە کردەوە ئەوە لە تۆدا بێتە دی و دەبێ ینی هەنگایی بۆ بنێی دەبێ کار لەسەر خۆت بکەیت دەبێ شەونخۆنی بۆ بچێشی دەبێ وەکو من لەوێدا باسم کردووە دەبێ ئاگات لە کاتی خۆت بێ ئاگار لە ئەندامەکانت بێ ئاگار لە ڕواڵەتت بێ ئاگار لە دەروونت بێ و چاودێری خوا بەسەر خۆتەوە ببینی و پاشان ئەو عیبادەت و تاعەتانەی کە دانراون پێنج فەرزەی نوێژ بۆچی ڕۆژی خوا دایناوە 5 جار بچێ خزمەتی ئەوە دیار ئەو تەسکیە بوونی نەفسە پێویستی بەوە هەیە ڕۆژوو بە فەرز و سنەتیەوە یادی خواکردن یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەثیرا و پێشتر باسمان کرد لە باسی کتێبی یادی خوادا و خۆپاراستن لە گوناحەکان خۆپاراستنی ئەندامە ڕواڵەتیەکان لە گوناحە ڕواڵەتیەکان و پاراستنی ئەندامە پەنهانەکان عەقڵ و دڵ و هۆش لە گوناحە پەنهانەکان ئەوە هەمووی بۆ چییە
بەتاکید کەواتە دیارە ئەو تەزکیەی نەفس و ئەو نەفس پاک و چاکبوونە پێویستی بە هەنگاوی کردەی دەکا و هەر بۆیەش هەموو ڕێبازەکانی تەسەوف بۆ ئەو مەبەستە دانراوە وەکوم لەو کتێبەدا باسم کردووە کە نەک عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ کە هێندێک پیان ناخۆشە دەوێت بڵێ حەزرەتی عەبدولقادر گەیلانی جارێک لەگەڵ هەندێک لە ئەهلی تەسەوف مامۆستامە تێبینیمان هێز چێت تێبینیەکەت و بۆ ناڵێ حەزرەتی وتم جارێک ئەو شانەکە کە لە قورئان و سونەتدا نەهاتوون ئێمە دەڵێن عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ جا بڵێ شێخ بڵێ مامۆستا عەبدولقادر گەیلانی بڵێ شێخ عەبدولقادر گەیلانی و هەروەها ئەوانی دیکە ئێمە بۆ ئەبوبەکر عومەر خوا لێیان ڕازی بێ دەڵێن ئەبوبەکر هیچ کتێبێکی ئێمە نەیگوتوە حەزرەتی ئەبوبەکر لە کوردیدا ئەوە جیایە بەڵام لە کتێبەکاندا تەماشاکە دەڵێت جاء ئەبوبەکر جاء عومەر ذهب عەلی جاء عوثمان ئەوا بەڵام کە لەقەبیان بۆ بەکارنەهێنراوە مامۆستا مەلا ئەبوبەکر یا مامۆستا مەلا عومەر یا سەید مامۆستا سەید عەلی ئەوان بۆ بەکارنەهێنراوە لە قەدر و مەقامی ئەوانی کەم نەکردوێت دوای ئەو لەقەبانە کە دانراوە بە عورف پەیدایان دەکات جا مەبەستم ئەوەیە کە لە ڕاستیدا ئەو حاڵەتی تەزکیەی نەفس و پاک و چاک بوونە دەبێت بیچیە نێو بەکردەوە کار لەسەر خۆت بکەی ئەگەر نا بەوە کە ئینسان دەچێتە نێو تەریقەتێکەوە ئەتۆ کاکەسی وەڵام لەسەر تەریقی قادریم جا مەرجە هەرچی کوتی من لەسەر تەریقی قادریم وەکو عەبدولقادر گەیلانی لێ هات یان وەکو ئیدی کێ بێ مەرج نییە و مەرجە هەر کەسێک نەچوە ناو تەریقەتێکەوە تەزکیەی نەفسی بۆ پەیدا نەبێ نەخێر ئەوەش وان نییە عیبرەت بەوەیە کە تۆ چۆنی چی دەکەی چەند پابەندی بە شەریعەتەوە ئێمە یەک ڕێمان هەیە بۆ لە خواوە نزیکەوتن یەکێک بۆی هەیە بڵێ ئەدی ئەو ڕێبازانی تەسەوف چین وەکو ڕەنگە دوایی حتمەن بینە سەری ئەوانە هەمووی جۆگەرن لەو دەریای شەریعەتەوە هەڵبەستراون بۆی خەڵک لەخوا نزیک بخەنەوە خۆ عەبدولقادر گەیلانی نەیگوتۆ وەرن شوێن من بکەون توێتی وەرن با بە دوای پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام بەهادی نەقشەبەند هەروای گوتووە عالمێکی دیکە هەروای گوتووە بەڵام ئەوە دوای خەڵکن کە نازانن بۆیان ئیستیعاب نەکراوە وان زانی عەبدولقادر گەیلانی دینێکی دیکەی داهێناوە طریقەی عەبدولقادر گەیلانی جای وایە کە دەچێتە ناو تەریقەتۆ یا طریقەی نەقشبەندی وەرەزانێت چۆتە ناو دینێکی دیکەوە هاکەوە تێگەیشتنی ئەو زانانەیە دەربارەی قورئان و سونەت و شەریعەت تێگەیشتنی ئەوانە ئیجتیهادی ئەوانە بۆ لە خواوە نزیک کەوتن بەڵێ مامۆستا تەنها سێ خولەک بماوە لەم بەرنامەیە ئەویش دێمەوە سەر ئەوەی کە ئەم کتێبە وتمان 5 جار چاپ کراوە خۆ ئەگەر هەر جارێک با بڵێن 3000 لێ چاپ کرابێت نزیکی 15000 نوسخەکە ئەم 15000 نوسخەیە یا با بڵێن ئەم 5 جار چاپە هەر لەسەر خولیاوە حەزی تۆ چاپ کراوە یاخود تۆ جگەلەوەی کە بە زەڕور زانیوەم کتێبە تام لە حسێش وەکو باسیشمان کرد لە پێشەکە من ژوتم تام لە حزێژە کتێبە یەکێک لە کتێبە زۆر باشەکان و زەڕور ئینسان بیخوێنێتەوە قسەکە لەسەر ئەوەیە یاخود جەنابەت بەهۆی ئەو بەرکەوتەیە کە خوێنەران هەیەە ئەو زەڕوریەتی کە واقعەکە مەسەلەن هەڵی بژاردووە هەلو مەرجەکە هێنابێتی ئەم کتێبە چاپ کراوە کاکە پەیوەنجا خۆ کتێب کە چاپی یەکەم دەکرێت ئەگەر هەتا نوسخەکانی ببین خۆ چاپی دوم ناکرێتەوە هەتا کە چاپی سێم دەکرێت دەبێت چاپی یەکەم و دوم تەواو ببن نەخۆ کتێب ئێستا تۆ بگەڕێ بۆ لەوانەیە بە چراو شەداوانیش نوسخەیەکی چاپی یەکەم و دوم سێمت دەستگیر نەبێت نا دیارە کتێبەکە کە تەواو دەبێت خوێنەران داوا دەکەن ئێمە پێمان خۆشە و کتێبمان هەبی و نیشە لە بەردەستدانیە هەمووی دیارە واقعەکە پێویستی کردو ئەم کتێبەش و کتێبەکانی دیکەش بەڵام کە چاپیش دەبێتەوە دیاوەکو گوتم کەمتر کتێبم هەیە من چاپم کردبێتەوە چاوم پێدانە جێڕابێتەوە چکە وەکو بۆچی بەشەر وایە تو هەرجار چای پێدا بجێ ڕۆ زیاتر پوختەتر دەبێت کامەڵتر دەبێت کەواتە هەم ئەوە دەبێت لەسەر داوای خوێنەران بێت کە چاپ دەبێتەوە گێرەوان نەبن خۆتۆ بۆچی چاپی دەکەی باشە مامۆستا ئەی چاپە عەرەبیەکەی و چاپە فارسیەکەی ئەمان مەسەلەن لەکوێ بڵاوە بێتەوە چاپە عەرەبیەکەی چاپە فارسیەکەی وڵات چاپە عەرەبیەکەی لە لەندەن چاپ بووە چاپە فارسیەکەی دیارە لە ئێران چاپ بووە ئەوش دیسان بە هەمان شێوە خەڵکێکی وێ هەبووە بۆیە خەڵکێک هەبووە کە نووسەرانی عەرەب کە خەڵکی عەرەب کەم بن شێخ تۆ لەو بارەوە ئەگە کتێبێکتنی بۆ لە بارۆ شتێک نانووسی مەسەن خەڵک هەبووە میوان هەبووە ئەنواع ئەشکال بە خۆزای خەڵک ڕوو لە ئێمە دەکا وڵا کتێبێکمی باشە بۆ تەرجەمەی ناکەن ئەگە تەرجەمە بکرێت زۆر باشە خەڵکی عەرەبیش لێ بەهرەمەند دەبێت هەروەها فارسیەکەش بە هەمان شێوە
و ئەمە ئێستا لە تورکیاش تەرجەمەی تورکیشەوە خەریکە دەکرێت بۆکو گوتم ئەوە هەر دەگەڕێتەوە بۆ دەبێت ئەو شوێنە ئەو خەڵکێک کە لەو شوێنە هەیە داوا بکات دەناخۆ ئەو کتێبە تۆ لە خۆ تەرجەمەی بکەی بەبێ کە خوێنەرانێک چاوەڕوانی بکەن خۆ ئەو کتێبە دەمێنێتەوە بەڵێ جا ئەگەر باسی ئەوەت کرد کە ئایا ڕغبەتی تۆش لە ڕغبەتی من هەرەوە بوو کە کتێبەکە دیارم قەناعەتم بۆی کە کاتی خۆی نووسیمە بۆی دەستکاریم کردووە دەروە تعبیر دەکات لە قەناعەتی من لەوە کە من بە پێویستم زانیوە هەم بۆ خۆم بە پێویست زانیوە من هەر کتێبەکە نووسیمە پێش ئینشاڵڵا بۆ خۆم لێ بەهرەمەند بوو و پاشان بۆ خەڵکو و دەوروبەرەکەشمە پێویست زانیوە زۆر بەڕێزمەم سالی باپێ سوپاس دەکەین کە سپاس بۆ جەنابی سیارەکانی ئەڵقەژمانە 20 کردیانەوە سەلامەت بیکاکە پێوە زۆر سپاس بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ